بەڵێ خۆشەویستان ئەچمەلای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان شێوەکار ژوان باقی لە پێشانگایەکی شێوەکاری هاوبەشدا لە شاری بەسڕا بەشداری کردووە و ژمارەیەک لە شێوەکارانی کوردستان لەو پێشانگا شێوەکارێدا بەشدار بن و ئەوەی کە جێگەی سەرنجە و جێگەی باسە ئەوەیە کە کاری شێوەکارانی کورد لە ئاستێکی زۆر بەرز و باڵادا بینراون. قسە و باسی زیاتر هەم دەربارەی بەشداریکردنی لەو پێشانگایەدا و ئاستی شێوەکارانی کوردیش لە ناو پێشانگاکەیە دەکەم خاتوو ژوان باقی کە بەڕێزیان شێوەکارن و ئەمە جاری دووەمەکە لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە لەگەڵمان دەبێت باس و خواسی زیاتر دەربارەی پێشانگاکەکەم. ژوان خان بەخێربی سەرچاومان جارێکی تریش پێم وابێت لە هەر لە پرۆگرامی کورتسات مەگەزین باسمان لە سمپۆزیۆمێک کرد سمپۆزیۆمی سەمای ڕەنگ و داهێنان بوو لە قەزای پێنجۆن بۆ ئەنجاممان بەڵێ ساڵی پار بوو. ئەوەش با بەشداری ژمارەیەک لە شێوەکارانی دیاری کورد و پێم وابێت تۆ سەرپەرشتیاری بەڵێ سەرپەرشتیار و ڕێکخەری سمپۆزیۆمەکەم بوو. هونەرمەندانی سلەیمانی بوو لە قەزای پێنجۆن بە هاوبەشی هونەرمەندانی پێنجۆن هەردوو لە سمپۆزیۆمێکی جوانمان ئەنجامە و لەم بەرنامەشەوە بە خۆشحاڵیەوە کاری زۆر جوانی لەسەر کرا. زۆر باشە دەستەکانت خۆش ژوان خان ئەم بەشداریکردنەی تۆ و شێوەکارانی کورد لە پێشانگایەک لە شاری بەسرە چۆن بوو؟ سەرەتا پێش ئەوەی بێمەناوە باسکردنی پێشانگاکەوە سەر پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کورسات لە تەواوی دەستگای میدیایی کورسات و سەرجەم هونەرمەندان و ئەو بەڕێزاناکەم کە بینەری کورساتن هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازم. بەشداریکردنی هونەرمەندانی کورد لەم پێشانگایە لە بەسڕەکە نمایش کراوە لەگەڵ موئەسەسەی هواجس کە بەردەوامە لە پێشانگاکانیان لە شارەکانی عێراق و کوردستان پێشتریش لە زاخۆ پێشانگایان کردوتەوە لە دوهۆگ لە مووسڵ لە بەغداد ئەم جاریان لە بەسڕە بوو. بە خۆشحاڵیە چواردە هونەرمەندی کورد بەشدار بووین و ئەمەیان سمپۆزیۆم نەبوو نەنە ئەمەیان پێشانگایەکی هاوبەشی بوو. هونەرمەندانی کوردستان بەشدار بوون لەگەڵ هونەرمەندانی شارەکانی عێراق وەکو بەغداد بەسڕە مووسڵ ئەو شارەکانی تریش بەشداریان کردبوو. ئەوەی جێ دڵخۆشی بوو ئێمە لەوێ کە بەرچاو ئەکەوت تابلۆی هونەرمەندە کوردەکان کاری هونەرمەندە کوردەکان ئاستێکی باڵای هەبوو ئەوە جێی شانازی بوو بۆ ئێمە زیاتر جێی سەرنج و دەستخۆشی بوو و تابلۆکانیان کاری سیرامیک و کاری نەحت هی هونەرمەندە کوردەکان پەیامێکی تایبەتی هەبوو هەڵگری پەیام و هەڵگری بابەتی زۆر جوان بوون. ئەمە جێی شانازی بوو بۆ ئێمە کە بینیمان. زۆر باشە. ژوان خان چەند هونەرمەندی شێوەکار بەشدار بوون لەو پێشانگایە؟ 7 هونەرمەندی شێوەکار بەشدار بوون 14 هونەرمەندیان بەڵێ 14 هونەرمەندمان هی کوردستان بوون بە خۆشحاڵیەوە کۆی گشتی بەشداربووەکان 7 هونەرمەند بووین. بەو 7 شێوەکارە چەند تابلۆ یاخودکاری شێوەکاری نمایش کراوە هونەرمەندە کوردەکانیش بە چەند کار بەشداریان کردبوو؟ هەر یەکێکمان توانیمان بە کارێک بەشدار بین چونکە بۆ بەسڕە گواستنەوەیەکانیش زۆرن ژمارە هونەرمەندەکان زۆر بوون بێگومان هەر یەکێکمان بە کارێک بەشداریمان کرد هونەرمەندە کوردەکان چونکە گواستنەوەی بۆ بەسڕە بەجددی ئاسان نەبوو و تەنانەت قیاسی تابلۆکانیشیان بۆ دیاری کردبوون کە نەئەبوو لەمەتر زیاتر بێ کارەکانمان بۆ ئەوی بۆ گواستنەوە ئاسان بێت و کارە هونەریەکان زیانی پێنەگات نەدڕێ نەشکێ ئەزێتی پێنەگات لەبەر ئەوە قیاسەکەشی دیاری کراو بوو. بەڵام خۆشبەختانە توانیمان هەرچەند بە یەکی بەکارێک بەشداریمان کرد و ئاسێکی باشمان بەدەستێنە. زۆر باشە. پلەبەندی تیا بوو پێشانگاکە پلەبەندی تیا نەبوو یەکەم و دووەم و سێم دەست نیشان کراو نەبوو بەس هەروەک گوتم لە سیرکردنیاوە بە خۆشحاڵیەوە لێپرسراوی سندیکای هونەرمەندانی بەسڕەکە سەردانی پێشانگاکەیە کرد لە ئاست تابلۆی هونەرمەندە کوردەکان زۆر زیاتر ئەوەستا داوای ڕوونکردنەوەی ئەکرد چونکە هەڵگیری پەیام بوون وەکو وتم هەڵگیری ئەوە بوو کە باس و خواسێکی لەسەر بڵیت. باشە. زۆرترین ئەو پەیامانەی کە لەناو کارە شێوەکارەکانی هونەرمەندانی شێوەکاری کوردستانە بینرا چی بوون؟
هەر یەکێک پەیامێکی هەبوو لە تابلۆکەی خۆیان و هەر یەکێک بە تەکنیکێک و بە فۆرمێکی جیاوازکاری کردبوو لە ئیشەکەیە ئیتر بە سیرامیک بێ بە نەحەت بێ بە تابلۆ بێت خودی خۆم تابلۆکەی خۆم ئەم تابلۆی بوو کە ئێستا لێرە دیارە تابلۆی هێلکەیەک بوو هێلکە وەکو ئەوە دامنابوو کە هەمیشە لە ناو ئاژەڵان لە ناو ڕۆکەکان تایبەتمەندیە کە بە ڕەگەزی مێینە و لە شەوێکی مانگەشە و لە ناو دەریا خۆمانەزانین ناو دەریا ترسناکە جاوەرە بە شەوی شابێت بەڵام دوو کچ بە سەمای بالیە لە ناو ئەم هێلکەیەوە ئەیشکێن نوێنە دەرەوە دوجار بەربەستەکان خانمان نەتوانن کە بیشکێنن هەرچەند شەو بێت هەرچەند تاریک بێت هەرچەند لەو زەحمەتیە شابێت هێلکەش خۆی هێلکەش وەگوتمای نوێبوونەوە و ژیانەوەی بە دڵنیاییەوە من ڕەنگی پەمەیشم داناوە چونکە ڕەنگێکی ئێجگار کچانەوە جوانە زۆر باشە چەند خانم بەشدارتان کردبوو وڵی ڕاستی مەگەر ئێستا لێرە بیژمێرم چەند خانمەکان بە بەراورد بە پیاوەکان بە بەراورد بە پیاوەکان زیاتر بووین زیاتر کەواتە خانمان توانیویانە لە ڕێگەی کارە شێوەکارەکانیانەوە پەیامی خۆیان بگێنن وەکو تۆ بێگومان بە دڵنیاییەوە ژمارە خانمان زیاتر بوو وەکو ژمارە ناتوانم بڵم ئەوە بەس لە 14 هونەرمەندە بەشدار بووین زۆری نەمان خانم بووین کە بەشداریمان کردبوو و بە دڵنیاییشەوە هەر خانمێک کە بەشداری پێشانگایەکەکە یان کارێکی هونەریەکات پەیامی خۆی ئەگەیەنێت و کاری خانمانی یەکسەر دیارە کە ئەمە بە دڵنیاییەوە ئەگەر خۆشی نەوەستا بێت لە پەنای کارەکەی هەمیشە دیارە کە ئەوە کاری ئەناسرێتەوە کارێک سەرە ناسرێتەوە تەنها بە با بڵین تابلۆ بەشداریتان کرد بوو یان با بڵین پەیکەرسازی و کاری تەنها تابلۆ نەبوو کاری سیرامیکی تیا بوو مەبەستم هونەرمەندانی بەڵێ هونەرمەندانی کورد سیرامیکی تیا بوو پەیکەریشی تیا بوو بە خۆشحاڵیەوە تابلۆ ئەوە باڵا بووتیا ینی زۆرینە تابلۆ بوو بەڵام وەکوتم سیرامیک و پەیکەریشی تیا بوو بە خۆشحاڵیەوە بە تەنها نمایشکردنی کارە شێوەکاری و تابلۆکان بوو یان لەگەڵ یا با بڵین دروستبوونی گفتوگۆیەک یان قسەکردن لەسەر کارەکان وەکو پانێڵێکی تایبەت بە پێشانگاکە سازکرا بەداخەو پانێڵی تایبەت نا بەڵام خۆشبەختانە لە کاتی ساڵیادی دامەزراندنی موەسسەی هواجز بوو کە ئاهەنگێکی خنجیلانەیان گێڕا و لەوێشە بڕوانامەی ڕێزلێنان و قەلغانی سوپاس و پێزانینان پێبەخشین و لەگەڵ ئەوەشە ڕۆژانی دواتر یەکەم ڕۆژ پێشانگاکە بۆ ڕۆژانی دواتر سەردانکردنی شوێنەوارە مێژوویەکان و وەکزام لەلایەن شێخی مسلیشەوە پێشوازی بەڵێ سەردانی شوێنەوارە مێژوویەکانی بەسڕاوە شوێنە هونەریەکان تەنانە شوێنە وەرزشیەکانیش سەردانمان کردن ئاشنا بووین لە نزیکەوە بەو شوێنانە و بە خۆشحاڵیشەوە لەلایەن شێخی گەورەی بەسڕەوە میواندارێکی جوان کراین و زۆر بە جوانی باسی سلەیمانی و باسی خۆشەویستی ئەکرد بۆ خەڵک بۆ دانیشتوانی کوردستان و سلەیمانی بە تایبەتی زۆر باشە هیچ کارێکی دەستی لە ناو پێشانگاکەدا هەبوو کە جێی سەرنج بێیان کارێکی تایبەت بێ هەموو کارە هونەریەکان کاری دەستی مەبەستم لە شێوازێکی تریشکردنە بە تایبەتی خانمان زۆر حەزیان لە کاری دەستی ئەو کارانی چنین و هەندێک لە خانمان بە چنین تابلۆ دروستەکانیان هەندێک مادە و کەرەستەی تایبەتی لە دروستکردنی تابلۆکانە بەکارەهێنن بە دڵنیاییەوە بەداخەوە ئەوانەیانە بوو پێشانگاکە تەنها ئەوەی تابلۆکانی پێ دروستکرا بوو ئەلوانی زەیتی و ئەلوان مایی و ئەکریلیک بووە وەکو وتمان سیرامیک و نەحتیشیتیا بوو ئەم پرسیارەم ئەزانی بۆ کرد لەبەرەوەی گوڵێکی زۆرمان بۆ هاتووە دەستگای میدیای کورسات بە بۆنەی یادی 25 ساڵی دامەزراندنی دەستگاکەمان جا ئەمڕۆ بیرمان لەوە کردەوە کە بتوانین ئەم گوڵانە کە هەر هەمویان زۆر جوانن بیان پارێزین لەگەڵ سۆنیا بیرمان لەوە کردەوە کە وەکو تابلۆیەکیان لێ بکەین وەکو شێوەکارێک وەبزانم تۆ زۆر دەستێ هەیە لە ڕازاندنەوە لە ڕێخستنی پێشانگاکە چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ سۆنیاخان لە بەشی کۆنتڕۆڵ باسمان کرد لە خزمەتانەوە کاتە هەرچیەک بە من بکرێ بێگومان کورسات ماڵی خۆمانەوە هەموو کاتێک ماڵی هەمووان بووە
بووە هەرچێک بۆ کورسات بکەین ئێمە بە شانازیەوە بە شانازی ئەزانی و بە ئەرکی خۆمان ێزانین. دەستەکانت خۆش بێ ئەو کاتە کۆنتاکتمانە بێت دەست خۆش بێ دەستان ساغ بێ بە هیوای کاری زیاتر. زۆر سپاس بۆ ئێوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. سپاس دەکەم.